ئایا ئەم سەرفیترەیە وەکو زانایان ڕوونیان کردووەتەوە دەبێت بەو چینانەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەستنیشانی کردووە بدرێت یاخود دەتوانین قیمەتی ئەوانە بڕەکەی بە پارە بدەین؟ ابن عمر فرمي پیغمبری خدا صلی الله عليه وسلم فرض زكاة الفطر صاعا من طعام. پیغمبری خدا صلی الله عليه وسلم صاع خواردنی دانا لم مراسم و مناسبتها لبرخوا ببخشته و بکرێتە سەرفیترا. یەک دووەم خۆی پێغەمبەری خوا لە ژیانیا پارەی نەداوە، هیچ هاوڵێکشی پارەی نەداوە، پارەشیان لە گیرفان بووە، دیناریان هەبووە یەک مسقاڵاڵتونی عیارە 24 ئەو ئێستا بووە، درهەمیشیان هەبووە، دەیانتوانی و لە ئێمە شارەزاتر و خواناستر و چاکتر و نزیکتر بوون لە خوددا. ئەیان زانی ئەگەر پارە بدەن باش بواە ئەوان پێش ئێمە دەکەوتن لەو بوارەیە. دوای ئەوە خۆی لەفزی حەدیسەکە فەرمێت طعمة للمساکین، دەبێ ئەم سەرفیترەیە خواردن بێ بۆ هەژاران، نەک پارە بێ بۆ گیرفانەکان. و هەروەها بەڕاستی بۆ ئەوەی لە خلاف دەرچین چاکترین کارێک کە بیکەین شوێنکەوتنی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم، چونکە بەڕاستی ئەمە عیبادەتە. العیباداتیش وەکو پێغەمبەر فێری کردووی دەبێ وا بکەی، ئەگەر وانەکەی بەڕاستی ئیتیباعت نەبێ بۆ پێغەمبەر عليه الصلاة والسلام بە دڵنیاییەوە لەواشە لێت وەرنەگیرێ. و دوایەوە ئەم خواردن بەخشینە لەم سێ چوار ڕۆژە ئەمە دروشم و شیعاری ئیسلامە. ئەوە تا لەم سێ ڕۆژی جەژنەیە ئەوە تا خواردن دەدەن بە یەکتری. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە زۆر لە مناسبەکان نەیدەی فەرموو ئەطعیموا الطعام، نان دەنە یەکتر، خواردن بدەنە یەکتر، کەواتە ئەمە تایبەتی ئەو کاتەیە. و هەروەها ئیمامی نەوەوی ئەفەرمێت تێکڕای زانایانی مسلمانان بۆ چوونیان لەسەر ئەوەیە دەبێ خواردن بدرێ بە هیچ جۆرێ پارە نەدرێ. ئەمە بەدە خاڵ سەلمێنرا کە دەبێ خواردن بێ نەک پارە. بەڵام لەگەڵ ئەمەشە ئەم ئیسلامە پیرۆز و ڕەها و گەورە و جوانە هەموو شتێکی تاجێ بێتەوە، چونکە مرۆڤەکان بار و دۆخیان وەکو یەک نییە، پێویستیاتیان وەکو یەک نییە، شوێن بۆ شوێن کارەکان دەگۆڕێت، کەواتە فتواکانیش مەجالی تیا هەیە. لەبەرەوە ئیمامی ئەبوو حەنیفە، سوفیانی ثەوری، ئیمامی بوخاری ڕیوایەتێک لە ئیمامی ئەحمەدەوە لەگەڵ شەیخ الئیسلام ئیبن تەیمیە فەرموویانە لە زۆر زۆر ناچاریە دەتوانی پارە بەی، بەڵام حەتا بتوانیە بێ خواردن بی. ئاخر ناچاری مەسلحەتێکی گەورەی هەژارەکە بۆ دابین دەکرا وەکو باری ناعیلانجی و ناچاری تۆ دەتوانی پارە بەی. ئەجینا بۆ دنیە پێچەوانەی پێغەمبەری خوا کار بکەی ئەگەر بتوانی، بۆ دنیە پێچەوانەی سەحابە کار بکەی ئەگەر بتوانی. ئەوان لە تۆ زۆر شارەزاتر و خواناستر و چاتر بوون، تۆ بە شوێن ئەوان ناپشی قازانشتا، تۆ پارەی دەدەیتی هەندێک جار پارە هەموو شتێک دەکا، دەتوانێت ژگەرەشی پێ بکڕێت بێ بخوا، چێ تاوانبار بوو بەم ژگەرێ؟ بەڵام ئایا خواردنەکەت دایە هیچی تر دەگەیەنێ غەیری خواردن؟ هیچ مانایەکی تر ناگەیەنێ.